ئەمڕۆ کۆبنەوەی ئاسایی مەکتەبی سکرتارێت بوو. خۆتان دەزانن بابەتی هەرە سەرەکی لە کۆبنەوەکەمان پەیوەندی بە موچەی مامۆستایانەوە هەبووە کە چەند مانجێک دەبێت موچە لە مانگەکان دراوە. ئیتر ڕۆژێک تاخیر بوو یان تاخیر نەبوو ئەوە شتێکی تر بووە. بەڵام بەڕاستی ئەم مانگە زۆر دواکەوتێ موچەکان و ئەمە بوویتە مایە نیگەرانی هەموو مامۆستایان بێگومان فەرمانبەرانیش لەگەڵدا و تەنانەت خەڵکیش لە هەرێمی کوردستاندا، چونکە ئەمە گرفتێکی کۆنە لە 2014ەوە بەڕاستی بەردەوام بووە و بۆیە هەر کاتێک موچەدا دەکەوێت هەموو ئەو برینانەی لە ڕابردوودا بەهۆی نەدانی موچەوە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بۆتەوە، ڕوبەڕووی مامۆستایان و فەرمانبەران بۆتەوە قەتماقەی جارێکی تر هەڵدەدرێتەوە. ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان نیگەرانی قوڵی خۆمان بەرامبەر بە دواکەوتنی موچە دەردەبڕین و لە هەمان کاتیشدا حکومەتی هەرێمی کوردستان بە بەرپرسیار دەزانین لە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان، لە مامۆستایان، لە فەرمانبەران، لە دابینکردنی موچە، لە تەواوی خزمەت گوزاریەکانیش. بەڕاستی ئێمە هیچ پاساوێک بۆ دواکەوتنی موچە بەڕەوا نازانین و ئەوە پەیوەندی بە مامۆستایان و فەرمانبەرانەوە نییە هیچ پاساوێک هەبێتن بۆ ئەوی کەوا موچە دوا بکەوێت، چونکە بەڕاستی ئێمە حکومەتی هەرێم بە بەرپرس دەزانین لە ژیان و گوزەران لە دابینکردنی تەواوی خزمەت گوزاریەکانیش. بۆیە ئێمە داوا لە حکومەتی هەرێمەکەین بە زووترین کات موچەکان دابەش بکات، نەک موچەکانیش هەر دابەش بکات، دواش نەکەوێت، چونکە بەڕاستی پاساو نییە بۆ ئێمەمانان بەڕاستی نەناردنی 200 ملیار یان ئەوە تا گومرگ نەهێنانەوە. ئەمە بەڕاستی هەمووی ئیشی حکومەتە، دەبی خۆی جێبەجێ بکە. ئەمە نابێت بخرێتە ناو تەواوی ماڵەکان و بخرێتە ئەستۆی تەواوی فەرمانبەران و مامۆستایانیشەوە. بۆیە ئێمە جارشکە تاکید دەکەینەوە با ناچار نەبین ڕێگە چارەی تر وەربگرین، ناچار نەبین بەڕاستی هەڵوێستی تونتر وەرگرین کە دوجار زەرەر لە پرۆسەی پەروەردە بدا و زەرەر لە هەموو ئەو جونگە خزمەت گوزاریەکانی تر بداتن کە بەڕاستی هەمومان پێوە پابەندین کە خزمەت بکەین. بۆیە داواکارین بە زووترین کات موچەکان دابەش بکات، چیتر دوای نەخات بەڕاستی چونکە دوای بخات ئێمە بەڕاستی ناچارە بین ئەو کاتی داوا لە کۆبنەوەی مەکتەبی تەنفیزی بکەین و هەڵوێستەکانی خۆشمان تونتر بکەین و ڕەنگە ڕێگە چارەی تر بگنینە بەر. بۆیە جارشکە تاکیدی لە دەکەینەوە کە دەبێت موچەکان بە زووترین کات دابەش بکرێتن، نەک هەر موچەش. بەڕاستی ئێمە داواکارین پلە بەرزکردنەوەی مامۆستایانیش دەست پێ بکاتەوە، چونکە ئەمە بەڕاستی یەک لە ئەو مافە یاساییانەیە کە مامۆستایان لێیوە دەبێت بەهرەمەند بن. ئەویش بەڕاستی نەدانی جارێک تر بۆ ئێمە مایش نیگەرانیە، بۆیە داوا دەکەین ئەو بابەتەش بەڕاستی یەکلا بکرێتەوە و لە هەمان کاتیشدا مامۆستایانی وانە بێژیش کە ئێستا ڕۆڵێکی گەورە دەجێڕن لە پرۆسەی پەروەردەدا دواکەوتنی دەرماڵەکانیان و لە هەمان کاتیدا دانەمەزراندنیان بە هەمیشەییان بەگرێ بەست. بەڕاستی ئەمەش بۆ ئێمە گرفتێکی گەورەیە، بۆیە داواکارین چارەسەری ئەو بابەتانە هەمووی بکرێتن، چونکە خۆتان دەزانن پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی بنیادیە، خزمەتی کۆمەڵانی خەڵک دەکا، خوێندنی باڵا، ئەویش هەر تەواوکەری یەکترن لەگەڵ پرۆسەی پەروەردەدا بۆ بیناکردنی ژێرخانێکی تەواو و پوێگەیاندنی کادری لێوەشاوە بۆ خزمەتکردنی کۆمەڵگەی کوردستان. هەر گرفتێک بەڕاستی ڕوبەڕووی ئەو دوو پرۆسەیە بێتەوە، پرۆسەی پەروەردە و خوێندنی باڵا، پێم وایە ئەمە کاریگەریەکی زۆر نەرێنی دەبێت، نەک بۆ ئێستا بۆ ئایندەش دەبێت ئەو حەقەتە حکومەت بیزانێت. یعنی بەڕاستی ئیحتیمام نەدان بە پرۆسەی ئیحتیمام نەدان بە ژیانی مامۆستایان، ئەمە بەڕاستی گرفتێکی گەورەی لێ دەکەوێتەوە کە ڕەنگە هەتا زەمانێکی دوور چارەسەر نەبێت. و ئێمە ئێستا کۆمەڵک مەشاکلیشمانەیە، هەمومان دەزانین مەشاکلان لە نەتیجەی ئەوەیەکەوە پرۆسەی پەروەردە بە تەواوی خزمەت نەکراوە، خەم لە پێداویستەکانی نەخوراوە، ژیانی گوزەرانی مامۆستایان دابین نەکراوە. تا ئێستا 160 مامۆستایان لە زەوی نیشتەجێبوون و لە یەکەی نیشتەجێبوون بەهرەمەند نەبووینە. لەبەرەوە بەڕاستی ئەوانە هەمووی گرفتی گەورەن، جارێکیش بە ناوی مەکتەبی سکرتارێتەوە، بە ناوی یەکێتی مامۆستایانیشەوە داوا لە حکومەتی هەرێمی دەکەین هیچ پاساوێک قابلی قبول نییە بۆ دواخستنی موچەی، دەبێت موچەکان بدات و ئەگەرنا ئێمە بەڕاستی ممکنە ئەو دان بەخۆ داگرتنی کە چەندین ساڵە دانمە بەخۆ داگرتیە لە مەوزوعی پاشەکەوتی لێبڕین ئەوانە پێمان وایە ئێستا سەروەختی ئەو دا بەخۆن داگرتەی خەریکە کۆتایی بێت، بۆیە داواکارین موچەکە بدرێت چیتریش دوانەخرێت.